بتان يا جمهير بتان يا جمهير شو زريانا مشيني تمو مجدم شو دم خی گەورە من بۆ شازاد خالیت چالاکوان لە ڕێکخراوی داکۆک مۆبان فوازادی سەرەتا بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم بەخێر بن سەر و سەر چاو ئەمڕۆ لەژێر ئاسمانی غوربەتەوە یادێکی لە بیر نەکراوەکەینەوە یادی شارێکە لە چەند چرکەیەکدا بە گازی کیمیایی ژەهراو کراو زیاد لە 5,000 مرۆڤی بێتاوان شەهید بوون وەشوناسی ئەو ناوچەی سڕیەوە لە دوای خۆشی دنیایەک لێکەوتەی جەستەیی و دەرونی و کۆمەڵایەتی بەجێهێشت. ئەم ڕۆژە لە بیرەوەری ئێمەی کوردانەوە بەنەوە ماوەتەوە ئێمەی نەوەکانی حەفسەخانی نەقیب ئەو کارەی چەپەڵە لە یاد ناکەین و تا ئەبەد نەفرەت بۆ بەکەرانی ئەو کارە ئەنێرین. لەم یادە غەمگین و پڕێشەدا شێعرێکی باپیری ڕەحمەتی مامۆستا مەلا خالیدی دەرێمەڕیتان پێشکەش ئەکەم. بە ناوی خودای گەور ئەرز و ئاسمان ئەکەم بەیانی هەڵەبجەی وێران. ڕۆژی 16 بوو لە مانگی ئازار باری ژار بەسەر هەڵەبجەی هەژار بە تەیارە و تۆپ کاول کراشار ئەهلی هەڵەبجە گشت کوژران بەژار یعنی مانگی 3 ساڵی 88 ئەهلی هەڵەبجە دەرچوون لە بەهەشت ئەو مالکاولی و ماڵوێرانیە بە خدشەڕی وا هەر نەبووە و نییە وێنەی نەبووە قەت نابێتەوە هیچ کەس ئەو ئێشەی بیر ناچێتەوە ئەهلی زەمەقی و هەڵەبجە و سیروان کەوتە ناو گشتیان شیوەن و گریان بەجارێ بەدیل کوژرا و گیران لە ناو کۆڵانە زۆربەیان تەخت کران بە قومبەلەی تۆپ بە دەرمانی ژار دەوروبەر کوژران چەندەها هەزار ئەو سەرۆت و ماڵ ئەو کردە و ڕەنجە چەند ساڵدا بوویان ئەهلی هەڵەبجە هەموو بوون بێدەست هیچ نەما بۆیان سەرۆت و ماڵیان بە تاڵان بران ئەوا لە دەست چوو ئەم گەنج و ڕەنجە سەر لێ شێواو بوون ئەهلی هەڵەبجە دەست کیسەی کافر هەم دز و جەردە بەسەریان هێناین ئەم هەموو دەردە ئەگەر دز لە خۆت نەبوایە کاکە هەرگیز نەئەکەوت ئەم هەموو لاکە. زۆر سپاس. ئێستاش گوڵی وەفا و خۆشەویستی گوڵی خۆشەویستی پێشکەش بە ڕۆحی پاکی شەیدەکانی هەڵەبجەکەین لەسەر داری هەڵەبجەکە لە شاری مانچستەر نێژراوە. يرانا أمشايو